هێشتا گەرمای هاوین نەهاتبوو کە حکوومەتی هەرێم بڕیاریدا 20,000 یەکەی نیشتەجێبوون بۆ کرێنشینان دروست بکات، بەڵام وا 6 مانگ بەسەر بڕیارەکەدا تێدەپەڕێت. هێشتا ئاسۆیەکی ڕوون نییە کە پرۆژەکە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە. سەرەتای مانگی حوزەیرانی ڕابردوو سەرۆکی دەستەی گشتیوەبەرهێنانی کوردستان مژدەی با کرێنشیناندا کە حکوومەت بڕیاری پرۆژەیەکی داوە کە بەهۆیەوە لا کرێچێتی ڕزگاریان دەبێت. ئەو کات دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستەی وەبەرهێنان ڕایگەیاندبوو سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ڕایسپاردون پرۆژەکان با کوالەتیەکی باش و نرخێکی هەرزان دروست بکرێن، ببنە نمونەیەک لا ڕووی بنیادنان و مەرجەکانی سەلامەتی و تەندروستیەوە. بەڵام ئێستا پاش 6 مانگ نەک ڕاستپاردەکان جێبەجێ نەکراون، بەڵکو خودی پرۆژەکەش بەرەو پێشچوونی بەخۆ نەدیوە. تاوەکو ئێستا هیچ بەڵێندەرێک ئامادە نەبووە پرۆژەکە وەربگرێت و ببێتە یەکەم هەنگاوی فعلی با ڕاستەی ڕزگارکردنی کرێنشینان. سەرۆکی دەستەی وەبەرهێنانی سلێمانی و گوتەبێژی لقی سلێمانی یەکێتی بەڵێندەرانیش با زوومیان گوت بەڵێندەران ئامادەنین بۆ جێبەجێکردنی پرۆژەیەکی لەم شێوەیە بێنە پێشەوە. ئەوان نایەنەوێت پرۆژەیەک وەربگرن کاپارەیەکی زۆر بخەنە ناویەوە و دواتریش قازانجێکی ئەوتۆی لێ نەکەن. تەنانەت میران کامیل گوتەبێژی لقی سلێمانی یەکێتی بەڵێندەران دەڵێت بەڵێندەران پارەکەیان لە بانکدادا بنێن قازانجی زیاتر دەکەن، نەوەک بیخەنە پرۆژەیەکی لەم شێوەیە کە قستەکانی درێژخایەن و دەگەنە زیاتر لە 15 ساڵ. بەدەمەوە نەچوونی بەڵێندەران لە کاتێکدایە سەرۆکی کۆمەڵی کرێنشینانی سلێمانی دەڵێت شارەوانی 2 پارچە زەوی بۆ پرۆژەکە دەستنیشان کردووە، یەکێکیان لە تاسڵوجە و ئەوی دیکەیان لە تانجەرۆ. پرۆژەکەی حکوومەت کە بڕیاری لێداوە دروستکردنی 20,000 یەکەی نیشتەجێبوونە لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا، 8,000یان دەکەونە سنووری پارێزگای سلێمانیەوە. بە گوێرەی زانیاریەکانی زووم بۆ ئەو 20,000 یەکەی نیشتەجێبوونە 120,000 کەس فۆرمیان پڕ کردوێتەوە، واتە ژمارەی ئەوانی داوایان کردووە 6 هێندەی ئەو یەکەی نیشتەجێبوونانەیە کە بڕیارە دروست بکرێن. ئەمە لە کاتێکدایە بە گوێرەی ئاماری کۆمەڵی کرێنشینان نزیکەی 250,000 خێزان لە هەرێمی کوردستان کرێچین. کرێنشینان لە ماوەی ڕابردوودا دەیانتوانی لە ڕێگەی ئەلکترۆنیەوە فۆرمی وەرگرتنی یەکەکان پڕ بکەنەوە. بەرەم قەرەداخی سەرۆکی کۆمەڵی کرێنشینان ڕەخنەی لە پرۆسەکە هەبوو، دەیگوت بەهۆی هەبوونی کەم و کورتی لە فۆرمەکاندا خەڵک هەبووە لە ئەوروپا و ئەمریکاوە ناوی خۆی نووسیوە و داوای یەکەی نیشتەجێبوونی کردووە. یەکێکی دیکە لە تێبینیەکانی سەرۆکی کۆمەڵەکە بریتی بوو لە کۆنتترۆل نەکردنی ئەو کەسانەی فۆرمەکە پڕدەکەنەوە. بۆ نمونە خێزانی وا هەبووە هەر 6 کەسەکەیان فۆرمیان پڕ کردوێتەوە، لە کاتێکدا دەبوو تەنها سەرۆکی خێزانەکە ڕێگەی پێ بدرێت فۆرم پڕ بکاتەوە.